شاری کەرکووک دەموچاوی زۆر زۆر جیاوازی پێوە دیارە، دەموچاوێکی پێوە دیارە خەڵکی خراپی بۆ دێ، چونکە شاری کەرکووک هەر لە مێژەوە و هەر لەو ڕۆژێکەوە دروست بووە فرە نەتەوە و فرە ئاین و فرە مەزهەبە و بەو پێکاتانەشەوە بەڕاستی جوانە. بەڵام لە دوای 16 ئۆکتۆبەر خەڵکی هاوردەیەکی خراپ پێش 16 ئۆکتۆبەر کە ئەچووی بۆ ناو بازار هەمومان نییە سەلامان لە یەکتریە کرد، هەمومان سەلامان لە یەکتری کرد، چۆن و چاکیمان لەگەڵ یەکتریا کرد، بە کورد بە عەرەب بە تورکمان لەگەڵ عید بە مەسیحەکان بەڕاستی. بەڵام ئێستا لە کۆڵانەکەی خۆتە نازانی چییە، نازانی لەکوێوە هاتووە. لەم شارە کۆمەڵێکە بینی عەلەمی خۆی هەڵەکات و کەس پێی ناڵێ هیچ، بەڵام کە ئەڵێ عەلەمی کوردستان ئاڵای کوردستان ئێتر یعنی یەکسەر پێی تێکەچن. یعنی بۆچی ئاڵای کوردستان ئاڵایەکی شەرعیە، ئاڵایەکی شەرعیە هەر لە زاغۆ هەتاوەکو فاو لەکوێ هەڵی بکەی. یعنی باز ئەوەنی هەیە لە ڕقی کورد حتا لە موچەکەش بزانە 3 مانگ جارێ موچەیە بە 1000 جا 20 جا وەرە و بڕۆ ئەمسەر و ئەوکون و ئەوکون بکە هەتاوەکو ئەینێرن. ئەمریکا دێتە سەرکەت فڵان و زەید و عەمر و هەمووی دێتە سەرکەت یاڵە یاڵە تاوەکو دوو دینار بێنن بۆ کوردستان. کوردستان دوژمنی زۆرە، بەڵام پێویستە لایەنە سیاسیەکانی کوردستان بۆ مانەوەی کوردستان و بۆ شکۆی کوردستان ببنە یەک دەست و یەکدەم بۆ مانەوەی ئەو قەوارە جوانە. ڕاستی کە ئەچی بۆ هەولێر و سلێمانی سەیرەکەی کابرا شیعەیە بە کەیفی خۆی، مەسیحیە بە کەیفی خۆی، کابرا موسڵمانە بە کەیفی خۆی، کابرا ڕوت و قوتە بە کەیفی خۆی، یعنی هەموو شتەکان بە کەیفی خۆیەتی. یعنی پێویستە ئەم لایەنە سیاسیانی خۆمان لەبەر بەرژەوەندی کوردستان مانەوەی ئەو قەوارە جوانە کەوا کە بۆمان ماوەتەوە لە باو باپیرمانەوە وا بکەن ببنە یەک دەست و یەکدەم بۆی کەەوە ئەم معاشە چاکە بکەن بۆ خەڵک تاکو ئەو خەڵکەی تر چاکە بێتە باشە.